بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسبت دستكاني بشتشد أبو لهب رسوا ببيت أشكرايك هر رسواش دبيتو لناو دچيت مالو دارايو ئەو شتانەی کە بەدەستی هێناوە فریای نەکەوت سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد لئایندەدا دەخرێتە ناو ئاگرێکی بڵێسەدارەوە هەروەها ژنەکەشی کە هەمیشە هەڵگری کۆڵەدارە و ئازاری پێغەمبەر دەدات هەمیشە گوریسێکی چنرا و لە پوشی خورما لە گەردنیایەتی لە قیامەتیشدا زنجیری ئاسن دەکرێتە گەردنی کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم تیرە و تایەفەکانی کۆ کردەوە و پەیامی خودای پێڕاگەاندن ئەبوو لەهەب وتی دەستت بشچێ بۆ ئەوە ئێمەت کۆ کردوتەوە ئیتر ئەم سوورەتە هاتە خوارەوە کە هێرشێکی بەردەوامە بۆ سەر ئەبوو لەهەب و هاوسەرەکەی و ئەوانەی لەوان دەچن